دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو، گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان. چارەکە سەدەیەک بەر لە ئێستا لە زمناکۆوە بروسکەی زەماوەندی ڕاپەڕین بۆ ئازاد نێردرا. هاوڵاتیان و ڕێخستنانهێنەکانی شار زەماوەندیان ساز کرد و پێشمەرگەش گەیشتنە لایەن. ئەو بەرپرسانەی کە ئەو کات پلانی ڕاپەڕینیان دادەنا و تێیدا بەشدار بوون، ئێستا بەشێکیان وڵات بەڕێوە دەبن و کەسی بەرپرسن لە پارتە سیاسەکاندا. ئەوان ئەو کات خۆشحاڵ بوون کە گەل ڕاپەڕی، بەڵام ئێستا هەر ئەوانن دەترسن جارێکی تر گەل لە دژی خۆیان ڕاپەڕێتەوە. تۆ بڵێ ئەو بەرپرس و کاربەدەستانە ئەو پرسیارەیان لە خۆیان کردبێت بۆ وایان بەسەرداهات. دەبێ پرسیاری ئەوەیان کردبێت لە سەردەمی ڕاپەڕیندا بە گوڵ و خستنە سەرشان پێشوازیان لێکرا، بەڵام ئێستا دام و دەستگاکانی ئەوانە هەندێک جار بەردی تێدەگیرێت و خۆشیان ناتوانن بەبێ پاسەوان بە شەقامەکانی شاردا پیاسە بکەن. ئەبێ ئەو بەرپرسانە وەڵامی ئەوەیان پێبێت بۆ لە ماوەی چارەکە سەدەیەکدا نەیانتوانی هەرێمی کوردستان بە دامەزراوەیی بکەن. دوای 25 ساڵ لە ڕاپەڕین تازە دامەزراوە شەرعەکانی هەرێم یان شەرعیەتیان نەماوە یان پەک خراون. ئایا ئەم کێشانە خەتای بەرپرسەکانە یان خەتای هاوڵاتیانە کە هەموو 4 ساڵ جارێک پەیمانیان بۆ تازە دەکەنەوە و دەنگیان پێدەدەنەوە؟ چۆن سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین؟ چۆن وا بکەین 25 ساڵی تریش هەر وەک ئێستا و لە ئێستا خراپتر نەبێت؟ جارێکتر ساڵتانە بێ بەڕێزان، من شوان عادلم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە لەگەڵتانم. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەبارەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان کاتێک بەراورد دەکرێت بە ساڵی 1991 دەوترێت ترس هەیە لە ڕاپەڕینێکی تر لە ئێستادا. نمونە زۆرە لەم چەند ڕۆژەدا لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستاندا کە ڕوویان داوە ئایا ئەوانەی ڕاپەڕینیان کرد لە ئێستادا دەترسن گەل ڕاپەڕینیان بەسەردا بکاتەوە؟ گفتوگۆی ئەم پرسانە دەکەین بە میوانداری شنۆ محەممەد، ئەندامی مەکتەبی ئەنجومەنی سەکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر. بەخێر بێ شنۆخان. هەروەها پۆڵا سیروان تاڵەبانی، یاریدەدەری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاروباری شەیدان. بەخێر بێ کاک پۆڵا. هەروەها کەنعان ئیسماعیل، ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان. بەخێر بێ کاک کەنعان. ئیسماعیل ڕەسوول، ئەندامی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەرپرسی مەڵبەندی کۆمەڵ لە هەولێر. بەخێر بێ کاک ئیسماعیل. هەروەها بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە ئەوان بەشدار دەبن لە دەنگدانی ئەمڕۆی پرۆگرامەکەدا. پێش ئەوەی دەست بکەین بە گفتوگۆوەکو نەریتی پرۆگرامەکە بە دەنگدانی یەکەم دەست پێ دەکەین. پرسیارەکەش ئەوەیە، کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن، ئایا ئەوانەی ڕاپەڕینیان کرد لە ئێستادا دەترسن گەل ڕاپەڕینیان بەسەردا بکاتەوە؟ ژمارە بۆ بەڵێ، ژمارە 2 بۆ نەخێر، ژمارە 3 بۆ بڕیارم نەداوە. سی چرکەتان هەیە؟ فەرموون. سپاس، کاتی دەنگدانەکە کۆتایی هات. شنۆخان، ئەگەر ئەم پرسیارە لە جەنابەت بکرێت وەڵامت چی دەبێ بووی؟ بگرستە تا سوپاسان دەکەم، سوپاسی کەناڵی کێناڕتی دەکەم کە چەند جایش من ڕەخنەم لێگرتوون. ئەمڕۆ میوانی ئەو شاشێم زۆر سپاسی بەخێراتنی ئەو کچ و کوڕە جوانانە دەکەین کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون. دیارە من دەڵێم نەخێر و حتمما ئەو شتەش ڕوو نادا، چکە ئێمە هەمومان کوردین کە زۆر جار لەوانەیە نیقاشێک لە بینمان دروست بێ، بەڵام ئەگەر فۆکس بکەینەوە سەر کوردایەتی ئێمە کوردین، قەت ئەم شتە ڕوو نادا. نەتەوە خۆی ڕاپەڕین چێ ڕاپەڕین زوڵم و زۆری نێتەوەیە کە قبول ناکە بەسەر نەتەوەیەکی تر، بەڵام ئێمە کا بەسەر چ نەتەوەیەک بکەین؟ ئێمە ئێستا تەنیا نەتەوەی کوردین، پێناسەی ڕاپەڕین ئەوەیە، نەتەوەیەک بەسەر نەتەوەیەکی خۆکوتەتان نییە. نەخێر ئەم لەو باوەڕدانیما و شتە ڕووداتەوە دڵنیاشم ڕوو نەداتەوە. ئەوەی لە ئێستادا باز دەکرێت چییە ئەوە؟ کاک شوان بەڵێ ڕاستە هەڵە زۆر هەیە،
گەندەڵی هەیە هەروەکو ئاگاداریشن ئەوەی کە باز دەکرێت لەبارەی ڕاپەڕینێکی ترەوە ئێستا بیستوتە نەخێرەوەتە بەڵێ بیستومە بەڵێ ئاگاداریشم وە زۆر خەمیش پێ دەخۆم چکە بەڕاستی کە ئێمە باسی ڕاپەڕین دەکەین دەبی خوێنی شەهیدان لە یاد نەکەین بەڕاستی ڕاپەڕینەوە بە ئاسانی بەدینە هات ڕاپەڕین لە ئەنجامی ئەو تووڕەی کە چەندین ساڵ کورد لە دەستی ڕژێمێکی بەعەز دیتی ئێمە نابێ ئەوە لە یاد بکەین بۆی نابێەوە بە ئاسانیش دەستی بدەین ئەو دەستکەوتانی کە لە ئەنجامی ڕاپەڕین ڕاستە دەستکەوتی سیاسیمان زۆر هەیە بەڵام دەستکەوتە ئابووری کۆمەڵاتەکان تا ئێستا ڕاستی ئەگە فۆکس بکەرەوە لە سەریان تا ئێستا ڕەهەندی زۆریان هەیە کێشەی زۆریان هەیە بەڵام ئینشاڵڵا ئەگە بتوانین ئێستا لەگەڵەوەی کە داوای دەوڵەتی کوردی دەکەین بەس مەسەلە ڕاگەیاندنەکەمان ماوە مەسەلەی ڕکلامی ئینشاڵڵا بتوانین ئەو شتانەش هەموو جێبەجێ بکەین وەلەو باوەڕش نیمە قەد ڕووداتەوە ئێستا ڕەوایە یاخود نا کە باس لە ڕاپەڕین بکرێت زوڵمە ڕووداتەوە زوڵمان نەتەوە بەرامبەر چنێتەوە چی ئەمە هەمووان کوردین کوا بەرامبەر عەرەب بەرامبەر چێ وەڵامی تۆ کاک وەڵای من سڵاو ڕێزم بۆ ئامادەبووان هەیەەوە بۆ بینەرانی بەڕێزی ئەگەر ڕێگەم بەی پێشەکی پێم خۆشە لەم یادە کە یادی ڕاپەڕینە ئەمڕۆ بە تایبەتی یادی ڕاپەڕینی شاری سلێمانی بووە پێم خۆشە سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان دانوێنم لە هەموو ئەو شەهیدانی لە هەموو قۆناغەکانی ڕزگاری خەباتی ڕزگاری گەلەکەمانە کە تا لە ئەخیرا بە ڕاپەڕین تاجی سەرکەوتنی لەسەرنا و بووین بە خاوەنی کۆمەڵێک دەستکەوتی گرنگ بەڕاستی کە ڕاپەڕین حەدەسێکی گەورە بوو لە مێژووی گەلی کووردا یعنی هیچ کەسێکیش لە ئێستا و لە داهاتوودا ناتوانێت لە ئەهمێتی ئەو حەدەسە کەم کاتەوە وەڵامدانەوەیەکی گەلی کورد بوو بە هەموو ڕژێمە داگیرکەرەکانی هەموو کوردستان کە گەلی کورد گەلێکی زیندووە و هەمیشە لە خەبات و لە قوربانیدانە بێ هەتا بەدەستێنانی مافەڕەواکانی خۆی ئەوەی کە ڕاپەڕین تاوان ئێمە من هەر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان باسکەم شانازیەکەین بەوەی کە دەوری ڕئیسی و داینەمە و بزوێنەری ڕاپەڕین بووین و دوای ڕاپەڕینیش بەڕاستی بەداخەوە ینی هەموو ئامانجەکانی ڕاپەڕین وەکو پێویست بەدەست نهاتووە ینی خەڵک من ئێمە بەتەواوەتی لەگەڵ ناڕزایەتەکانی خەڵکین و پێمان وایە کە ڕاپەڕین ڕاستە بەشێکی گرنگی لە ئامانجەکانی گەلەکەمان بەدەست بەدیهێنا بۆ نمونە ڕزگاری بوونی بەشێکی زۆر لە خاکی کوردستان لە دەست ڕژێمی داگیرکەری بەعەز بۆ نمونە ئەو دامەزرانی حکوومەت و پەرلەمان و ئەو پرۆسە سیاسی و دیموکراسی کە لە کوردستانە هاتە ئاراوە کە بێگومان ئەو لەگەڵەوەیشا کۆمەڵێک ئامانج و کۆمەڵێ ئەهداف ماوە کە تا ئێستش جێبەجێ نەکراوە لەگەڵەوەیشا بەداخەوە یان لەو مەرحەلانەیە کە کۆمەڵێک ئەحداسی زۆر ناخۆش کە بەلای هەمومانەوە بەڕاستی زۆر کاریگەری هەبووە لەسەرمان کە شەڕی ناوخۆ بووە کە کۆمەڵێ ئەحداس بووە کە بەڕاستی کاریگەری کردو سەر ئەو ڕاڕەوە کە لە دوای ڕاپەڕین ئەو هاتوتە ئاراوە نەیهێشتووە بە شێوەیەکی تەندروست بڕاتە پێشەوە بەڵێ دواتر لەسەرەوە قسە دەکەین کە ئەوەی کە هەیە لەم چەند ڕۆژەدا لە یادی ڕۆژانی ڕاپەڕیندا ئەوەی کە هەیە لە ڕێکاری ئەمنی و قەدەغەکردنی ڕووماڵە لای میدیاکانەوە ئەمە هۆکارەکەی چێ دواتر دێمە وڵات کاکۆڵا کاکەنعان ئەوەی کە پەیوەندی هەیە بەوەی کە ینی میدیاکانی بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا ئەم ناڕەزایەتی و خۆپشاندان و داواکاریە باز دەکەن و بە شێوەیەک لە شێوەکان ئەو ڕاپەڕینەی کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لێرە و لەوێ دەخرێتە ڕوو ئێوە لەگەڵیدان ئێوە چی دەڵێن سەبارەت بەوە من سەرتا سوپاسان دەکەم سوپاسی ئەو کۆمەڵە گەنج و لاوە دەکەم من نازم من بەش بەعاال خۆم ئەو کاتێک کە ڕاپەڕی بوو تەمەنم لە نزیکی 90 ساڵ بوو بۆیش بەشداری ئەم بەرنامەیەم کرد بە سەرعەت یعنی چوەکو ئەندامێکی ژباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان چوەکو گەنج و کەسایەتێکی وەرزشی بۆ ئەوی بەڕاستی ڕۆیای بزوتنەوەی گۆڕان هەم بەرامبەر ئەو پرسانێک کە باست کرد هەم بەرامبەر ئەو ڕۆژە مێژوەیە کە ناوی دەنێن ڕاپەڕین کە تێکەڵبوونی هێزی شاخ و شار بوو خۆ ئامادەکردن بوو بۆ حکوومەتێکی خۆماڵی خۆ ئامادەکردن بۆ ئیدارەیەکی خۆماڵی خۆ ئامادەکردن بۆ هێزێکی نیشتیمانی خۆ ئامادەکردن بوو بۆ لیژنەوەڵە پێچی نیشتیمانی بەڵام بەداخەوە ئەمانە هەموو خەون بوون و ئەم ئەهدافانە جێبەجێ نەبوو لەگەڵ ئەوەش کە باسی ئەوەی بڵان بۆ بڵان پرسیارەکەت دیارە بزوتنەوەی گۆڕان یا بزوتنەوەی گۆڕان بەرامبەر ڕاپەڕین و یان بەسەر حزبێک و یان بەسەر
حکوومەتی کوردستان ئەمە لە بیر و بۆچوون بزوتنەوەی گۆڕاندانە بزوتنەوەی گۆڕان هەموو کاتێک ئەوەی دووپات کردەوە لەگەڵ خۆپشاندانی مەدەنیە لەگەڵ فشاری مەدەنیە لەگەڵ ئەم جۆرە بۆ خۆی هێزێکی مەدەنیە هەر لەسەر سەرهەردانی بزوتنەوەی گۆڕان ئەمە خەڵک لە ڕۆیە بزوتنەوەی گۆڕان دەکات کە هێزێکی مەدەنیە ئیتر ئومێدەواریشین ئەم فشار و خۆپشاندانە مەدەنیانە ڕێی لێ نەژیرێ چ لە ڕێگای ئەمنی چ لە ڕێگای حزبی بۆی ببێتە فشارێک لەسەر دەسەڵات بۆ ئەوی بەم بڕیارە چەوتانەدا بچینەوە کە لە دوای ڕاپەڕین ئێمە گەیان دیتە ئەو ڕۆژە کە تەرەکومی زۆربەی کێشەکان ئێوە قسەتان هەیە لەسەر ڕێگەگرتن لە خۆپشاندان ئێمە ئێستا مەبەستم ئەم چەند ڕۆژەی ئێستا کە ڕۆژانی یاخود یادی ڕۆژانی ڕاپەڕینە بەڕاستی ئەم جۆرە جەوەی کە ئێستا لە هەولێر دروست بووە جەوێکی نەخوازراوە خۆزیەمان دەخواست بەڕاستی جەوێک بۆ خەڵکی هەولێر دروستکەین جەوێک بە پڕبا لە ئاهەنگ و شادی یادکردنەوەی ئەو سەرکەوتنانە ئەم جەوە پڕ ئەسکەرتارێتە بەڕاستی کوشتنی ڕۆحی زوندیبوونەوە کوشتنی ڕۆحی ڕاپەڕینە من دڵنیاشم ئەم یادا ئەم هێزە لەناو گەنجی کورد لەناو گەنجی هەولێر من پێم وایە بەو شێوازە دەکەوینە هەڵەیەکی تونترەوە بۆی ئومێدەوارین ئەمە لەدەست دەسەڵاتە بە شێوازێک لە شێوازەکان ئیداری عەقڵێتی گەنجی هەولێر بدا ئیداری عەقڵێتی گەنجی کوردستان بداتن وێڕای ئەو هەموو غەدر و کەم و کوردێک کە بەرامبەریان دەکرێت ئومێدەوارین تا ئەو کاتەی دەگەین بە ئیدارەیەکی باش بە حکوومەتێکی باش بتوانین حەقی ئەو گەنج و لاوانە بدەینەوە کە دوای ڕاپەڕین دروستکە ئێمە بە سەرعەت بەس قەرزاری موچەنین بەس قەرزاری موچەی فەرمانبەرانین ئێمە لە دوای ڕاپەڕین قەرزاری خەڵکی کوردستانین هەموو خەڵک ئەوە دەزانیتن لە دوای ڕاپەڕین بە دوای ڕاپەڕینیش خەڵک ئامادە بوو بۆ ئەو شۆڕشە کۆزرە بکە دوای هاتنەوەی گەڕانەوەشمان شوان باغ دوای گەڕانەشوان بۆ شارەکان و کشانەوەی ئیدارەی حکوومەت خەڵک بە چ شێوازێک پشتگیری لە حکوومەتە کرد مامۆستایان بەبێ موچە خەڵک ئامادە بوو ئەگەر چوار سەرینی هەبایە دوی دەفرۆشت بەڕاستی ئەمە هەموو قەرزە لەسەر دەسەڵات دوای ڕوخانی حکوومەت و دوای ڕوخانی حکوومەتی عێراق ئەو هەموو سەرۆت و سامانێک کە لە ئەسەی نەفت بۆ کوردستان دەهات بەڕاستی دەبا ئەمانە بکرێ بە پاشەکەوت بۆ ئەم گەلە بۆ ئەم گەنجانە نەک بکرێ بە پاشەکەوت لەسەر ئەم دۆخەش قسە دەکەینەوە کاکەنعان کاک اسماعیل بۆ چوونی ئێوە چییە لەسەر ئەوەی کە دەگوزارێت ئەوەی کە باز دەکرێت لە ڕۆژانی یادی ڕاپەڕیندا بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندە میهرەبان دەستان خۆش بێ بۆ کەس و کەناڵەکەتان و دەستخۆشی لە بەڕێزانی ژەکەم کە ئامادە بوونەوە بە ڕێزانە وڵا پێم خۆش هەر ڕوونکردنەوەیەکی بەسیت دەم دواتر دێمە سەر ناوەڕۆکی بابەتەکە شونەخان شتێکی باس کرد کە مەوزوعی ڕاپەڕین ئەوەیە میلەتێک دژی میلەتێک پێم وایە مێژوو وە مێژووی بەڵێ نەتەوێت قەومێک دژی قەومێک نەتەوەیەک دژی نەتەوەیەک ئەم پێم وایە ئەوە لەوانەیە ئەساسێکی بابەتیانەی نەبێت لەبەرچی لەبەرەوەی کە شۆڕشی فەڕەنسی ئەگەر تەماشاکە شۆڕشە مێژوویەکان و هەتا تابعێکی دەولیشی وەرگرت چونکە زۆر کاریگەری لەسەر دەوڵەتانی دیکەی ئەوروپا هەبوو هەموو ئەوانە هیچ علاقەی بەوە نەبوو کە ئەوە فەڕەنسی ئەوە ڕووسی ئەوە یەشی دیکەیە ئەوەی دیکەی کە لەو ساڵانی ڕابردوو 2011 ڕوویدا هەم لە تونس بەڵێ هەم لە تونس هەم لە لیبیا هەم لە میسر هەم لە سووریا هەوانە مەبەستم لەوەیە کە مۆزوعەکە قەومیەت و ئەوانە نییە هەروەکو ڕوونکردنەوەیەک دەناوی شتێکی دیکەی لە پشتەوە نییە ئەوەی دیکە وەکو مەسەلەی ڕاپەڕین کاکشوان ڕاپەڕین لە دژی زوڵم و ستەمە لە دژی چەوسانەوەیە ڕاپەڕین ئەوە نییە من لە خۆڕا ڕاپەڕمێنی ئەو خەڵکە ناڵم تەوقع ئەوەی دەکەین ئەو خەڵکە ڕاپەڕێیان بەنەو ئەگە لە نەوەکان و ئەو ترسەش بەڵێ هەیە باش ئەوەی کە هەیە ئێستا زوڵم و ستەمە ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستاندا با من یەکشت ڕوونکەمەوە ئەوەی کە قەیرانی داراییە قەیرانی سیاسیە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا ئەو هەدەف و ئامانجانەی کە ئەو شۆڕشە کە ئەو ڕاپەڕینەی بۆ کرا بەڕاستی بەدینە هاتوون ئێمە ویستمان یەک پەرلەمانمان هەبێ کە 95 ساڵێک شانازی پێوە دەکەین و یادی دەکەینەوە کە ئێستا پەرلەمان لە کار خراوە ئێمە ویستمان حکوومەتێکمان هەبێ کە خزمەتگوزاری خەڵک بکە کوا خزمەتگوزاری ئێمە ویستمان خزمەتی ئەو خەڵکە بکرێ بەڵام ئەو خەڵکە ئێستا لەو خاک و لەو دەسەڵاتە ڕادەکا کەواتە میلەت خۆتیەک نەچووە ئەو گەنجانەی کە ڕادەکەن و کە کۆز دەکەن دەبێت ئەتیبارێکی وەدا بدرێت ئایا سەبەبەکەی ئەوەیە کە ئەو کەسە لە خۆشیان ڕادەکە یاخود بە زۆریشی دیکەیە لەو زوڵ مستەمەی کە ئێستا هەیە لەوەی کە مافی بۆ دابین ناکرێت لە جیاتی بۆ نمونە ئیش و کاری بۆ ئاسان بکرێت تەعیناتی
بۆ ئاسان بکرێ زەوازی بۆ ئاسان بکرێت کە پرۆسەیەکی کۆمەڵایەتی سیاسی فکری هەموو شتەکان دەگرێتەوە کە بەداخەوە ئێستا لە زیاتی ئەوەی کە لە دادگاکان زەواز زۆر بێ بە پێچەوانەوە تەلاق زۆرە لە زیاتی زەواز برەو بە مەساز دەدرێت یعنی هەموو ڕێگاکان دەتوانین بڵێن ئەوەی کە ڕێی تێدەچێ و لە ڕووی لەگەڵ کللتوری کۆمەڵگە تێک دەکاتەوە ڕێگاکان گیراوە ئەوەی دیکە چییە ناچارە گەنجێک کە هیچ لە هەدەف و ئامانجەکانی و هیوایەتەکانی ناتەدی ناچارە کۆز بکە ئەوەش مەترسیەکی زۆر زۆر گەورەی بەڕاستی لەسەر ئەمنی قەومی لەسەر ئاسایشی نەتەوەی ئەوە شتێکی سادە نییە من ویسمە وەڵامە بە کورتی وەرگرم کاک ئیسماعیل ینی ئەوەی کە پەیوەندی هەیە بە دەستکەوتەکانی ئامانجەکانی ڕاپەڕین و دەستکەوتەکان هیچی بەدی نەهاتووە ویست ئەوە بڵێ بەشێکی بەدیهاتووە ئەمە ناڵێن کاک پۆڵا دەڵێت بەشێکی گرنگی بەدیهات نابێ ئەوە نادیدە بژیرێ کە هەرێمی کوردستان ئازادە بەشێکی گرنگی بەدیهاتوە ئەی ئەو هەموو دەستکەوتە سیاسی ناوی لێ دەنێت چی ئەمە بە ئەوە ڕوون بکەینەوە ینی بەشەکە گرنگە لەوانەیە لەکنوی گرنگ بێ لەکن من لەوانەیە میلەت گرنگتر بێ بەڵێ کۆمەڵک شت بەدی هاتووە بەڵێ کۆمەڵک هەدەف و ئامانج بەدی هاتووە ئێمە نابێت بە نائینسافانە بەڕاستی بڕیار بدەین و قسە بکەین بەڵێ بەشێکی بەدی هاتووە بەڵام ئەوانەی دیکە تەماشا دەکەی بێمنەتی لە میلەت مەغدوری میلەت مەغروری دەسەڵات هەموو ئەوانە ئێستا دەیبینین ئەو نائەدالەتی کە کرا فەرموو بە ئێستا ئێمە تەماشا بکەین ئایا مستەشارەکان دەسەڵاتیان زیاترە و زیاتر ڕێز لێ گیراون یاخود کە سوکاری شەهید و ئەنفال کراوەکان ئەمن ئەو پرسیارە دەکەم زانم وەڵامەکەی چییە هەموو ئەمانەی کە باست کردن ئەنجامەکەی دەبێت ڕاپەڕین بکرێ نا مەرزنی ڕاپەڕین بکرێ بەڵێ ئەگەر ئەو بەرنامەی بەڕێستان دەبوو لە 25 ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا دەسەڵاتی کوردی دەسەڵاتی سیاسی کوردی دووجار بیری کردبایەوە تووشی ئەو گرفتە نەدەبوون ئێستا و بەرنامە بەو عینوانە نەدەبوو بە عینوانێکی دیکە دەبوو بەڕاستی بەڵام دەسەڵات بێمنەتێکی پێوە دیارە ئەومانای ئەوەنی ڕاپەڕین بکرێت چونکە ڕاپەڕین بکرێت لەوانەیە ئەو بەشە دەستکەوتانش کە بەدەست هاتوون ئەوانیشمان لەوانەیە لەدەست بچێ ئەو جار ڕاپەڕین قسەکی جوانی کرد خوشکەشونەوە لەوەیدا ڕاپەڕین دژی چێ دەکرێت خۆی دژی شەخص نییە دژی ئەو سیستەمە نعدالەتیە نعدالەتی ئەو ستەمەیە کە دەکرێت بەڵێ زۆر بوو لەسەر قسەکانی کاک ئیسماعیل کاک ئیسماعیل ببوورە بێگومان قسەکان کاک ئیسماعیل هەندێکیان زۆر ڕاست بوون ئەمیش لەگەڵی بووم و ناشمێت دووبارێ بکەمەوە بەڵام دەسەڵات لەوانەیە هەندێکیان بێمنەت بن بەڵام هەمویان بێمنەت نی نەخێ تۆ ڕۆژان دەبینی سەرۆک بازانی لە تەلەڤیزیۆن ئاماژە بۆ دەتکای بە هەمومان بێکەوە غربینەوە تکای بە ئەو دەستکانە خوێنی شەیدان لەبیر نەکەین بە ئەو دەستکەوتانە بەڕاستی دەستکەوتی باش بە دوهاتنە ڕووی سیاسی بەڵام وێ لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادی لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵاتی وێ کۆمنتمان هەیە کۆمنتی زۆریشمان هەیە دەبین ئەمڕۆ نەمانتوانی ژێرخانێکی ئابووری گرنگ دابین بکەین بۆی تووشی ئەو قەیرانە سیاسی نەبینەوە بەڵام بۆ دەستکەوتی سیاسی ئەوە پێچەوانەی ئامانجەکانی ڕاپەڕین بوو نەخێر ئەو وەکو ببوورە ئەوەی کە دەڵی نەمانتوانی ژێرخانێکی ئابووریمان هەبێ بۆ هەرێمی کوردستان پێشەوانی ئامانجەکانی ڕاپەڕین بوو ئەوە دوو ئامانجە سیاسەکە من پێم وایە ئامانجی سیاسی باشوە بەڵام وەکو ئامانجی کۆمەڵایەتی و ئابووری نەخێ کۆمنتی زۆر لەسەرە کە ئەم وەکو پارتیش ئاماژە بەوە دەم بەڵێ کۆمنت زۆرە بەڵێ کێشە زۆرە بەڵام دەبی هەمومان لەسەر یەک مێز بقرێت دەزانی کاکشوان کێشەیەمەچە ئێمە هەمومان دادنیشین لەسەر مێز خۆمان دەکەینە کوڕێکی باش و کچێکی باش دەڵێن ئەو میلەتە حەقیتی ئەو میلەتە گوناحە موچەی نییە ناتوانین زەواجکە بەڵام ئایا کەسمان هەوڵ نادەین هەمومان قسە دەکەین ئەوە کێشەی میلەتیمێ چه هەوڵی داوە چه هەوڵی دا هەمومان لە جێی خۆمان دانیشتون و لە تیڤیەکان ڕکلامێکی سیاسی بۆ خۆمان دەکەین و بۆی لایک و کۆمنت و سەیمان زۆربی دەڵێن کێشە هەیە زەواج نییە وایە و موچەریە وێ شتەکان هەیە بەڵام کوا حەل کەسەر حەلێکی پێ نییە کوا حەل وەڵام ڕکلامێکی سیاسیە نەخێر کەس پێ نییە کە کەسپێنیە ئەمەی کە باز دەکرێت لەبارەی ئەوەی ڕاپەڕینی تر بکرێت ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە لەکوێوە سەرچاوی گرتووە بەڕای ئێوە ببوورە ئێستاڵام پرسیارەکە دەدەم بە هیوان میلەتی کورد هەر نەخەڵەتێ بەو شتانە هەرچەندە میلەتی کورد زۆر زیەکتر و هەستیاترە لەوەی کە من ببوورە و قسەی دەکەم بەڵام ئەوانە هەموو ڕێکلانی سیاسن ئەوەی سەرچاوی گرتووە من پێت دەڵم بەڵێ کێشە زۆرە بەڵێ مەسئولی زۆر خراپە بوو مەسئولەکان لەبیریان کرد کە ئەوانە ئامانەتن کە ئەوانە دەبی ببنە بەرپرسیاری ئەو میلەتێک کە ئەوانە دەبی ببنە نەک وەکو مەسئولێک کە تاوا هەموو شتێکی بتە فیرعون و هەموو شتێکی هەبوویان هەیە بەڵێ ڕاستە بەڵێ کێشە زۆرە و مەسئولی خراپیشمان زۆرە بەداخۆ کە ئەمڕۆ ئەمێ بەو دۆخەکەیان بەداخەوە کاک وەڵا ئەگەر داواکاریەکە لە ناو خەڵکەوە بێت هەموو حزبەکان حزب نەماوە لە هەرێمی کوردستان نەڵێ من لەگەڵ گەلم من لە ناو خەڵکم بەڵام ئەگەر قسەکە ئەوەی کە داواکاری بێ بۆ ڕاپەڕین لە ناو خەڵکەوە بێت ئەمە ئاماژەیەکە بۆەوەی کە حزبەکان لە ناو خەڵکن یان دوورن لە خەڵک
حزبەکان ئەمە ڕەنگە لە حزب بۆ حزب فەرقکە ڕاستی لەبەرەوە من پێم خۆشە پێشەوەی وڵامی پرسیاردەمەوە سەرنجێک مەسرە قسەی کاک بەڕێزەم هەبوو وڵێ طبعا لای ئێمەش توێن زۆر میلەت لای ئێمەش لە هەموو شتێک گرنگترە بەڕاستی کە سوکاری شەهیدان و ئەنفال کراوەکانیش لای ئێمە من وەکوی چێتی نیشتمانی کوردستان قساکەم لە هەموو کەس بەڕێزتر و لە هەموو کەس لە پێشتر و لە هەموو کەس بە حورمەترن لای ئێمە و لای ئێمەش نەمزانی و جاش مستەشار هەبێ لە یەکێتیا پلە و پۆستی حزبی هەبێ نازانم ئەگەر شوێنی تر هەبێ ئەوە ئینی قسەیەکی ترە من ئەڵێم یعنی کێشە و ناڕەزایەتیەکانی خەڵک لە 100% لە جێگەی خۆیەتی یعنی ئەم هەموو قەیرانە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە بەشێکی بەڕاستی من وایە بینم کە هەندێک قەیرانە کە دروست کراوە بۆ ئەوەی کە خەڵک لەسەر هەندێشت بکرێ بە ئەمری واقع بەسەر خەڵکەوە و خەڵک وای لەبێت تەنها لە پێناوی قوتی و ژیان و لە پێناوی دابینکردنی نان و پێداویستەکانی ژیانی خۆیدا ملکەچ بێ بۆ هەندێشت بەڕاستی لەبەر ئەوە ئەگە خەڵک ناڕزایەتی هەیە هەموو ناڕزایەتەکان لەگە خۆیەتی ئێمە وەکو یەکێتیش پرۆژەمان تەقدیم کردووە لە هەموو لەو پرۆژەیەشە هەموو ئەو ناحەقی و ناعەدالەتیانی کە بەرامبەر بە خەڵک دەکرێەوە ئەو هەموو مافهوم امتیازاتانی خەڵک کە حەقێکی ئەساسی و بەسیطترین پێداویستی مرۆڤە ئەبێ بۆی دابین کرێەوە ئەرکی حکومەتە و ئەرکی دەسەڵاتە کە هەموو پێداویستێک ئەساسیەکانی خەڵک دابین لە یادی لە بەرامبەردا ئەگەر بمبوری لە بەرامبەردا ئەگەر حکومەت یا دەسەڵات ناتوانێت ئەو پێداویستیانی خەڵک دابینکە خەڵک حەقی خۆیەتی ناڕزایی دەربڕێت لە یادی ڕاپەڕیندا ئەوەی کە ڕێکاری ئەمنی بوو لە ڕانیە گیراوەتە بەر کاکەنعان باس لە هەولێر دەکات باسی هەولێری کرد ئەمە چییە ئەمە ئاماژەیەکە بۆچی چی ڕانیە نازم لە هەر شوێنێکی کوردستان تەبان کە یەکێتی نیشتمانی کوردستان ینی نفوزێکی هەیە لە ناوچەی ڕاپەڕین بڵین لە ئیداری ڕاپەڕین بڵێ کاک شوانجان یەکێتی نیشتمانی کوردستان مەسئولیەتێکی گەورەی لەسەرشانە و خۆی بە خاوەنی خەڵکە زانیە و خۆشی بە خاوەنی ئەو هەموو دەڤەرەکانە زانیە بە ڕانیە و بە سلێمانی و بە کەرکووک و بە هەولێر و بە هەموو شوێنەکانیشەوە لەبەر ئەوە کاتێک کە تۆ یادێکە بێ مەراسیمێکە بێ ینی کۆمەڵی قسە و قسەڵۆک دروستە بێ ینی لە ئەنواع و ئەشکال تۆ بێ حساباتی ئەمنی بکرێ گومان تۆ خەڵک دەست هەیە لە وڵاتە خەڵکێکی ڕەنگە بێ ئاژەوەی دروستکە شتێک بەرامبەر بە گۆڕام بکە بیکە بەم بکاتە ملی پارتی شتێ بەرامبەر بێکێتی بکات بکاتە سەر گۆڕان شتێ ئەنواع دەستی دەرەکی هەیە لە وڵاتەیە من ئەمە ئەبێت جاکەینەوە لەگەڵ ناڕزایەتەکانی خەڵک ناڕازیە حەقی خۆیەتی دێتە سەر جادە مانەگرێ بە شێوازی مەدەنیانە بە شێوازێکی هێمنانە هەموو ناڕزایەتەکانی خۆی دەرەبڕێ ئەمە لە 100% ڕێگە دەگیرێت لە خۆپشاندان واتوت ڕێگە دەگیرێت لە خۆپشاندان ڕێگە گرتن لە خۆپشاندان کارێکی خراپە و نابێ هیچ نەخێ بە شاز مەدەنیا بەس ببورم یەک کۆمنتم هەبوو ئستاس باشە گەڕ ڕێگە نەگیرێ بۆ شوازە دەبین بارەگەکان دەستێ مناڵی فەقیر دەفرستێت شەهید دەکرێت لەبەرەوە ڕێگەگرتن لە خۆپشاندان و دەنگی ناڕازی ئەوە لە کولتور و سەقافەتی یەکێتیانە ئێمە خۆتان ڕەنگە وەکوی ناوتی شاید بن کە ئەو هەموو کەناڵانی کە فراهم کراوە بۆی خەڵک دەنگی خۆی لێ بڵند کا و خەڵک دەنگی ناڕازی خۆی بڵێ لە سنووری یەکێتیەوە بووە ڕۆژنامەی ئازاد تەلەڤیزۆنی سەربەخۆ و خۆتانە بینن ڕۆژانە کۆڕ و کۆبنەوە و سیمینارەکان کە لە سنووری ئێمە ئەکرێ و هەموو ئەو دەنگە ئازادانەی کە لە سنووری یەکێتیە بە سنووری ئەوەی کە پێ ئەڵێن جاران پێوترا سنووری سەوز و ئێستا تێکەڵە لەبەرەوە ئێمە ڕێگرنین لە خەڵک دەنگی ناڕازی خۆی دەربڕێ خەڵک بە هێمنانە داوای مافەکانی خۆی بکە و خەڵک حەقی خۆیەتی و لەگەڵیشین من خۆمیچێکم لەوانەیە کە لە زۆر لە مانگرتن و خۆپشاندان و کەمپین و شتەکانە لە هەمووی تیام خەڵکی تریش هەیە بێگومان لەلایەنەکانی تر بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بەڕاستی هەرچی داواکاریمان هەیە ناڕزایەتیمان هەیە ناحەقیمان هەیە ناعەدالەتیمان ئێمە خۆمان بەشێکی لەو ناڕزایە بە شێوازێکی مەدەنیانە بێ و بە شێوازێکی هەمنانە بێ بە شێوازێک بێ کە لەگەڵ ئەم سەردەمە بگونجێ باشە ئەمە وچانێک وەردەگرین دواتر بەردەوام دەبین لە گفتوگۆکردن دێمە لە تۆ کاتەکە کەنعان دەمانێت بزانین بۆ لە یادی ڕاپەڕیندا ئەوەندەی باس لە دەستکەوت دەکرێت ئەوەندە باس لە ئێستا ناکرێت لە میدیاکانەوە لە نێو حەزبەکانیشدا وچانێک و بەردەوام دەبین لەگەڵتان بەڕێز کرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان
ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد ئێستا دەترسن لە ڕاپەڕینێکی تر جارێک ساڵتانە وەڕێزان ئەم پرسیارە تەوری ئەمڕۆی پرۆگرامی دوو جار بیر بکەرەوەی دێمە لای تۆ کاکەنعان بۆ ساڵانە ئەوەندەی باس لە دەستکەوت دەکرێت بە نمونە ئێستا لەم ساڵدا باس لە دۆخی ئێستا ناکرێت لە یادی ڕاپەڕیندا ئەگەر باسیش بکرێت یعنی ئەوە زەق دەکرێتەوە کە دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئامانجەکانی ڕاپەڕین ئەمە بوون بۆ من پێشەوەی وڵامی پرسیارەت دەمەوە من دەمێت تەیدی قسەی کاک وڵا بکەم دەزانی چۆنە کاک شوان ئێمە ئەم یادا گوناحێکی گەورەی لەبیر خەڵکی بینەوە بەبیانوی ئەوەی شەڕ دەکرێ و داعشمان لێ نزیکە خۆ پێش داعش لە هەمان هەولێت دەمانتوانی بۆ ئەو هەموو گەنجەی دوای ڕاپەڕین باسی ڕاپەڕینیان بۆ بکەین یادی ڕاپەڕینیان بۆ بکەین خۆ ئێستاش ڕۆژانە لە ڕۆژانەی جمعی تۆ وەرە بڕۆ سەیتەرە بەقەدەر ئەو یادێکی ئێمە دەمانوێت هەرەوەندە خەڵکمان پێکۆ بۆ یادی ڕاپەڕین ئەو کاتە دەتوان دێکۆمێتێک لەسەر ڕاپەڕین باسکەین بڵێن چێ ڕاپەڕینی کرد سوپاسی هێزە چەکدارەکانی کوردستان دەکەین بە هەموو لایەنەکانەوە هەر کەسە و بە جۆرە خۆی بەڵام تەنها لەبەر ئەوەی ڕاپەڕین ئەندازیارەکەی نەوشێروان مستەفای باز ناکرێت یعنی شتێوەندە بۆ تا ئێستا ملو قۆناغەدا ماوینێتەوە کە هەر باسکەین ڕاپەڕین کێ کردی و چۆن دڕوویدا ئەمە من پرسیارەکەم لە ئێمە قسەم لەسەر ئەوە نیە قسەم لەسەر ئەوەیە هەموو هێزەکان بەشدار ڕاپەڕینیا کردیا خەڵکی کوردستان دەوری کاریگەری هەبووە لە هەموو بوارەکان لەباری خۆراگرتن لەباری تەسعیدان لەباری بەڵام مشکلەکە ئەوە ئێمە ئەوە نەکەینە مبارێت ئەم یادە پیرۆزە ئەم ڕۆحە پڕ لە قارەمانی و چاونەترسە لەبیر خەڵک بەرینەوە بەبیان ئەوەی وەزعتێک دەچی با مەسوولەکان وەکو ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین بوو بە خاچیانە بە کالەیەک و بە کالەیەکی ئەدیدایس و بە جلکێکی کوردی پڕ لە جوانی دەهاتنە ناو بازار خەڵک بەرەو پیلیان دەچوو سەردانی ماڵیان دەکردنانیان لەگە خەڵکی فەقیر و هەژار دەخوارد دەبایە لە یادی ڕاپەڕینیش بە هەمان نەریت بە هەمان ڕوحیەت بەبێ ئیمایە لەبەروەی خەڵک ئەمانە بە کەس خۆی دەزانین بە مەسعود خۆی لە هەڵبژارنەکاندا کاندیدێک هەیە نەچێتە ناو بازار و نەچێتە ناو خەڵکەوە لە هەڵبژارنەکاندا یعنی ئەمە کافی دەبێت کاک تۆ باسی پرسیارەکەم بۆ هەموو لایەنەکانە کاکەن بەڵێ لە کاتی ڕاپەڕین خۆ ئەو خەڵکانێک کە دەستنە ناو خەڵک وەکو منوتۆنینە بە شێوازشتر دەچین لە ڕووی ئاشاییەوە لە ڕووی ئیماوە ئەمە جەوێشترە بەڵام تۆ دەبێت لایەنەکان چۆن بچنە ناو خەڵکەوە من بەڕاستی من قەزم لەسەر کە کالی ئەدیداس لە پێکەن بچنە ناو خەڵکەوە بۆ ئێستا ئەم یاد دەتوانی بەو شێوازە بستەوە ئەمە دەبیتە بە ڕوتوشکردن تۆ ناتوانانی ئەم چەندەقەیە خۆت بە کەسێکی نیشتیمانی و ئەو بە کەسێکی سادە پیشاندەی بەڵام لە دوای ئەو سعاتێک کە تۆ دەچێەوە تۆ ساعێب دە دوازدە مۆنیکای لە دوود تۆ ڤیلەکەی تو زۆر جیاوازە کوڕەکەی تۆ لەگە کوڕە فەقیرێک زۆر جیاوازە سەفەرەکانی تو لەگە سەفەری خەڵک زۆر جیاوازە تۆ جەوێکت بۆ خەڵک دروست کردووە ئەم جەوا بە ئاسانی ناخوێنرێتەوە تۆ تەرجمەیەکی وەکو ئەو ڕۆژانە ڕاپەڕین بکەیت تۆ ئەو کاتە لە دوای ڕاپەڕینەوە تۆ هاتا ئێستا ئەگەر بەو شێوازە بڕۆیش بای من دڵنیام نە تۆ پێویستت بە ئیمایە بوو نەپێویستت بەوە خەڵک ڕاپەڕین بۆ بکاتن و هەمان عەقلیەتی تۆ قەت بیری لەوە نەدەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان تۆ بۆ خۆت ئەوەندە دەوڵەمەند بی حکومەتەکە وا فەقیر بی و خەڵکی جواب بێموچە بی ئەوە وەڵامەکەیە من دڵنیام لەوەی ئەگەر ئەو بەرپرسانە بەو شێوازە بیریان بکردبەوە هەمان نەریتی شۆڕش ژێڕی کە هاتنە ناوشار احتفازیان بەو نەریتە بکردبە دڵنیام دەهاتنە ناوشار بەبێ ئیمایە خەڵک پارێزەریان لێ دەکرد ئەگەر نەک داعش نەک چەندە کیلۆمەتر ئەگەر 2 کیلۆمەتر لێمە دوور بە خەڵک ئامادە بخۆی لەسەر ئەم بەرپرس و مەسوولانە بەکوشتندا بە کاک ئیسماعیل لە ئێستادا دەبوو لایەنەکان چی بڵێن بە خەڵک کەوتویانە قسەیان کردووە بەڵام بەکردار چی بکەن بۆ خەڵک لە یادی ڕاپەڕیندا پیرۆزبایی بکەن یان شتێکی تر هەیە تۆ لە یادی ڕاپەڕیندا بەڕای من کە ئەو ڕاپەڕینە جێی فەخر و شانازی هەموو لایەکە تەقلیلی گەورەی ناکرێت بەڕاستی کە لەوانە هەندێک لا بڵێن ئەوانە دژی ڕاپەڕین بوونەوە ئەوانە ڕاپەڕین بەگچ کە دەزان بۆی کە وەزع سیاسیەکەی تێڕا بزرکەن ئێستاوە دەڵێن ئێستاوە بە ئێوە دەڵێن ئێستاوە بە ئێوە دەڵێن کە ئێوە دژی ڕاپەڕین بوون نامە بەستم بە شێوازێکی گشتی دڵی ئەوانی دەڵێن شێوازی گشتی وا پیشان دەدرێ ئەوەی دیکە من پێم وایە ئەو پرۆژانەی چاکسازی کە پێشکەش کراوە و لە 2011 شەڕە پرۆژەی چاکسازیە دەبوو ئەو پرۆژانە بە عەمەلی بکرێن ئێستا ئەو وەڵامی میلەتە ئەوە لە خەم میلەت دابوونە نەک چەند حیزبێک و بەشێک لە دەسەڵات لە سەیراندا بژی و خەڵکی لە قەیراندا بژی بەڕاستی ئەو کارەساتێکی ناوەتەوە هەموو بەهارانیش بەهاری هەموو ساڵێک باس لە دەوڵەتی کوردی دەکرێت لە کاتێکدا هیچ زەمینەی بەخۆش نەکراوە بەس هەر
یادی ڕاپەڕینە شنۆخان دەڵێت تەنها ڕاگەیاندنی ماوە بەڵێ ئەوەی کە ڕاگەاندنی ماوە ئەمە دانیشتمان کردووە لەگەڵ نوێنەری یەکێتی ئەوروپا ئەو دەڵێ کاتی ڕیفراندۆم ئەوانە نییە دەڵێ بەس ڕیفراندۆم جارێت ڕاگەاندنەکەی ئەوە قەزیەشی دیکەیە تۆ ڕیفراندۆم کەی دەکەی چۆن دەکەی ڕیفراندۆم هەتوو خەڵک وڵات بەجێ دێڵێ ینی ڕاپرسی بۆ گەلێکی برسی دەبێت نەتیجەکەی چی بە بەڕاستی ئایا خەڵک لەگەڵت دەبێت لەو کاتەدا خەڵک ئێستا خەریکە بەڕاستی سیاست وان ناشرین کراوە دەسەڵات وان ناشرین کراوە و پەرلەمان و ئەوانە کراونە دێوەزمە و حکوومەت ئەگەر نەمان بسڕێنی بەڵێ هەمومان خەونمانێ ئەو گەنجانە بۆ خۆمانی شەرگەنجین و هەموو خەونمان هەیە بەڵام ئایا ئێمە هەوڵمانداوە بە عملی دەنا ئاواتمان هەیە بەڵام بە عملی هەوڵدراوە وەکو حکوومەت وەکو دەسەڵات ئەو خەونانە بێنەدی دەڵێ هەڵدراوە بەڵێ لە لاوی لەوانەیە بە بۆچوونی هەوڵدرا بێەوە ڕێی خۆیەتی بۆ لای ئەو بلای ئێوە شتی هەوڵدان هەوڵدراوە کاکشوان هەوڵدان ئێستا دەکرێت بڵێ کەسێکی بێدەسەڵاتە هەوڵ دەدا ئەو شتە جێبەجێ بکە بەڵام کەسێک کە دەسەڵاتی هەیە لایەنێک کە دەسەڵاتی هەیە حکوومەتێک کە دەسەڵاتی هەیە شتەکانی هەموو لە بەردەستدایە کە جێبەجێ ناکە مانایەک دەمێنێتەوە بۆی کە بڵێ هەوڵی داوە بەڵام جێبەجێ نەکراوە شتێک لە بەردەستی خۆم داوێ قەڵەمێکەوە پێی دەنووسم دەکرێت بڵێم پێم نانووسرێ بەڵام ئێستا حکوومەت دەڵێ لە بەردەستمدا نییە بەڵێ ئەمە ئەگەر وەڵامی ئەوە بدەینەوە ئێستا ئەو نەوت و ئەو داهاتی ئەو میلەتە و گومرگەکان و هەموو ئەوە کۆکەیەوە باوەڕ بکە سێ دەوڵەتی عەرەبی دیکەش لە دەوروبەری خۆمان و جیران بە تورکیاشەوە دەیانژێنین ئەوە پێم وایە بڕاوەتەوە لە کەناڵەکان ڕاگەاندن زۆر باسی لێوەکراوە و سەلمێنراویشە و هیچ گرفتیش لەو ڕۆوە نییە هەتا وەکو بەڵگەیەک ساڵی 2009 لە ئاستی مەکتەبی سیاسیەکێک لە حیزبەکان ساڵی 2009 گوتی ئێمە ئەو پارانەی کە لە ژێرزەمینەکاندا هەڵماگرتووە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردیە ئەو دەوڵەتەکەی ڕادەنگێت بەس پارەکە چی لێ هات 4 ملیارێکی هاتە سەرێ چەند ملیاری دیکەی نەوتی هاتە سەرێ هەموو ئەوە چی لێ هات بەهەرحاڵ مەبەستم لە وەڵامی ئەوەیە کە بەڵێ کاک اسماعیل بەڵێ زۆر بە کورتی یەکی ڕستێکتان لێ وەردەگرم بۆ ئەوەی ئامادەبووان پرسیاری خۆیان بکەن لەبارەی تەوەرەکەەوە زۆر بە کورتی وەڵام دەداوە ئەو مافەم پێ بدە کۆمنتێکم هەیە لەسەر شتەکانی کاگشوانە کۆمنتی بدەیەوان دەبێت کۆمنت عدالت باسی عدالت وانە دەکەین ئێستا من هەروام کردو ئێستا هەمووتان قسەتان کردووە بەڵام کاتی ئامادەبووانیشە فەرموو بەڕێز نێشێوان بە ئەندازیاری ڕاپەڕین دەزانین گوناحە من تەنانەت سەرۆکبازانیش بە ئەندازیاری ڕاپەڕین بزانم ڕاپەڕین تەنانە منداڵێکی زۆر بچووک بەشداری کرد کچ و کوڕ و هەموو پیرێژن و ئافرەتی بەسا هەموویمان بەشداری گوناحە لێ کەسی غڕ بکرێتەوە ئەوە چوونە ماڵ سەردانی بەرپرسەکان بۆ چنەوە ئەمنیش دەڵێ ئەم با بەرپرسەکان ئەبدێت کرێنەوە بە خۆشیانەوە بەمەشەوە کێشەکە بەس لەسەر پارتی چۆن ئەبدێتکردنێک شنۆخان باسەرکردە پێ بگەێنرێ با سەرکردە نەک بکرێتە بەرپرس نەک بکرێتە فیرعون با سەرکردە پێ بگەێنرێ کە دەبتە خەمخۆری ئەو وڵاتەی سەرکردەی نوێ مەبەست بەڵێ ئەوانەی کە لە کۆنەوە سەرکردن ئەوانەی کە لە کۆنەوە ئەوانەی لە کۆنەوە سەرکردن شنۆخان ینی ڕێگە دەدەن کە سەرکردەی نوێ پێک بهێنرێەوە بێتە مەیدانەکەەوە نوێ بدرێ ڕێ بە کەسانی ئەکادمی بدرێت دەبێت کێشەی ئێمە بۆ سیستەمی سیاسیمان ناگۆڕێ هەمووی لە کەسانی غربیتەوە ڕاستە شۆڕ جێبنە لە کۆندا بەشداریان کردووە بەڵام هەر دەبێ ئەوان بن و هەر دەبێ ئەوان ئەوە کێشەی کاکوڵە زۆر بە کورتی سەرنج چی بووی قسە بکەی من دەڵێم باس لەسەر دەوڵەتی کوردی کرا بەڕاستی زەمینە سازی و ئامادەکاری بۆ دەوڵەتی کوردی بەبێ ڕێخستنەوەی نێوماڵی کورد نابێ زەمینە سازی بۆ دەوڵەتی کوردی بەبێ چارەسەرکردنی قەیرانەکانی خەڵک نابێ بەبێ شەفافیت نابێ بەبێ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک نابێ بەبێ دابینکردنی عدالەتی کۆمەڵایەتی لەم کۆمەلگایە دەوڵەتیش ببێ دەوڵەتێک بەو شێوەیە بێ من پێم وایە خەڵک ئەو کاتە باش ئەم یەک ریزیە لە یادی ڕاپەڕیندا نەکرێت کەی دەکرێت ئەو یەک ریزیە بەڕاستی ئەوە بێ لەو خەڵکانە پرسرێ ئەو پرسیارە لەو کەسانە بکرێت کە ئەو یەک ریزیان تێکداوە بەڕاستی ئەو خەڵکانەی کە بوونەتە هۆی ئەوەی کە ئەم قەیرانە دروست بێ ئەم قەیرانە ئەم هەموو قەیرانە دروست بێ ئەم وەزعە تێکی داوە کە قەیرانی دروست بێ کێ تێکی داوە کێ قەیرانی دروست کردووە بەڕای ئێوە ئەوەی کە تێکی داوە ئەوەیە کە پەرلەمانی پەکخستووە بەڕاستی کێ پەرلەمانی پەکخستووە کێ حکوومەتی پەکخستووە و کێ نایڵێ مؤسساتی شەرعی لەم وڵاتە ئیشوکاری خۆی بکات بۆیە بۆ ئەوەی کە ئێمە هەنگاوەکانمان بەرەو پێشەوە هەڵێنین بۆ ئەوەی بەرەو ئەوە بڕۆین بەرەو دەوڵەتی کوردی بڕۆین کە وەکو هەمومان خەونی هەمومانە پێش ڕێخستنەوەی نێوماڵی کوردی نابێ و پێش ئەوەی کە عەدالەت و شەفافیت دابینکەین بۆ هەموو لایەنەکانی ژیانی خەڵک بەبێ ئەوانە باسکردن لە دەوڵەتی کوردی و باسکردن لە کۆمەڵێشت بەڕاستی لە مزایدەیەکی این زیاتری چیکەنی باشە کاک بێستون
با پرسیاری خۆی بکە فەرموو کاک گوێستون. وەڵام من هەر هەندێک ڕوونکردنەوە دەم سەرەتامەوێ بە پندێکی کوردی دەست پێ بکەم کە پندەکە ئەڵێ کاتێک بزن ئەجەلی هاتنانی شووان نەخوارد بەڕاستی ئەوە ئەجەلی هاتوو بەڵام هێشتانانەکەیان نەخواردووە لەبەر چەند هۆکارێک پرسیارت پرسیارم نیە بەس ڕوونکردنەوەیە ترس هەیە بەڵام ڕاپەڕین نییە لەبەر چەند هۆکاری یەک لەبەربوونی داعش کە تیرۆریزمێکی نێودەوڵەتیە ئەوە لەبەر یەکەم قسمە خاڵی یەکەم خاڵی دووەم کوردبوونی بەرپرسەکانمان کوردن با گەندەڵیش بن بەڵام کوردن سێم خاڵ باشترین پارچەی کوردستانە کوردستانی خۆمان ئەو پارچەیە کە هەیە چارەم ئارامی و سەقامگیری ئێرەی کوردستانی خۆمان و هەروەها بوونی پارەی زۆر لە ژێر ڕکێفی حیزبەکان باوەمە لە بیر نەچێت لۆ ڕاپەرین ناکرێت لە بەرەوەی پارەی زۆر لە ژێر ڕکێفی هەموو حیزبەکانی کوردستاندایە بەکاری دەینن بۆ ڕازیکردنی خەڵک ئەو خەڵکانی کە لە ژێر دەسەڵاتی خوانە ئەوانش چەند کەسانیش کرد چاواشەکە باش ئەمە سەرنجەکەت گەشت پرسیارت چییە؟ شەشەم ترس و دڵڕاوکێ لە ناوخۆ و دەرەوە لەوەی کە ئێستا بچمە دەرێ بکوژێم لەبەرەوەی قسەی عاقەکەم و هەروەها لەبەربوونی پەیوەندی نێودەوڵەتی لەبەرەوەیە بینین کوردی خۆمان ئیتیجای فکری و سیاسیمان ڕۆ ئەوروپایە لەبەر هەندێک ترسمانە بەڵام ئەمە وەکو کورد بە هەموو شتێک قایل بووین بە کوشتنمان بە کوشتیدانمان بە هەموو شتێک بەڵام کوردی خۆمان بە برسی بوو قایل نابێت. کاک بێسون حوتم با پرسیار بێت بۆی وەڵامت بدەنەوە بۆی وەڵامت بدەنەوە. ئەگەر ڕێگەم دێ قسەیشتر بکەم سەردەمی خۆی گەنجانی کورد لە کوردستانی خۆشەویستمان لە ترسی زاڵمێک کە ناوی سەدام حوسێن بڕایانە کردە چیاکانەوە بوون بە پێشمەرگە ئەبوون بە پێشمەرگە بەڵام ئێستانەکە گەنجەکانمان لاوەکانمان ڕائەکەن بۆ ئەوروپا با ئەوانەی کە لەبەریان ڕائەکەن چاکەوە بزانن کە ئەو گەنجانە دواڕۆژە بنە هێز و زێکی ئەوە ئەگەر عەدالەت و دادپەروەرینەکە لە کوردستان ڕایەنەما. کەواتە پرسیارت نەبوو. نەورۆز کاک نەورۆز فەرموو. من سەرەتا پیرۆزباییەکی گەرم لە یادی ڕاپەڕین لە هەموو بەرپرس و لە باڵەکانی کوردستان دەکەم. من دەپرسم ئایا تا ئێستا ئامانج هاتۆتە دی یان قەیران ئایا چیتان کردووە تا ئێستا بە ئەو گەنجانەی کە ڕاکەن لەم کوردستانە خۆشەویستە وڵاتی خۆیان بەزیدێڵن ئەچن بۆ دەرەوەی وڵات و خنچێن لە ئەم پرسیارت بۆ کێیە بۆ کاک نەورۆز؟ تەبعەن بۆ ئەو بەرپرسانێک کە کامیان بۆی وەڵامت داتەوە باشە بۆ هەردووکتانە. بەڵێ پرسیارشتی بۆچی بەرپرسانی کوردستان پێشوازیان لێکرا لە کاتی ڕاپەڕین بە شلوارێکی بینەکرای و پێڵاوێکی دڕای پێشوازیان لێکرا لەلایەن خەڵکەوە لەلایەن پیر و گەنج و منداڵ و ئەو خەڵکی ئەو سەردەمەوە ئێستا نەفرەتیان لێکرێت لەلایەن خەڵکی ئەم سەردەمە ئەو کات بەبێ چەک لە ناو خەڵک ئەسوورانەوە بەڵام ئێستا بە هەزاران یعنی مۆنیکاوە نەوشەی چامڕەشیان لە دوای پرسیارەکان گەشتن. کاک ئەدریس فەرموو. ئیش دەکا فەرموو. سەرەتا سلااو ڕێزم هەیە بۆ خانەوادەی شەهیدان تایبەتی شەهیدانی ڕاپەڕین سلااو ڕێزشم هەیە بۆ گشت هێزی پێشمەرگی کوردستان کە ئێستا ئێمە لە خوێنی لە سای سێبەری ئێوانە ئێستاما لە کوردستانێکی ئارامەژین پێم وایە خەرکی هەرێمی کوردستان بۆی ڕاپەڕینی نەکردووەکەوە دەستەیەک ئەتوانین حکوومەتێکی حزبی دەست بەسە هەرێمی کوردستاندا بگرێت. ئەگەر هەرێمی کوردستان و خەرکی هەرێمی کوردستان ئەگەر ڕاپەڕینی بکردبووە دەبی لەو کاتێ ڕاپەڕینی بکردبووە کەوا ئەوان ساڵی یەکەم هاتنەوە ئەو بەنداوی بێخمەکەوە ئێستا ئەتوانی نیوەی داهاتی ئابووری و کارەبایی بداتە دەوڵەتانی دراوسێش بۆ هەموو کوردستان و بۆ هەموو دەوڵەتانی دراوسێشمان سوودیانێ بینی. پرسیارت چییە و بۆ کێیە؟ پرسیارەکەی من ئەوەیە بۆ هەردوو ئەو بەڕێزانێکەوە ئێستاوانە لە قیمەی دەسەڵاتدانا ئێمە ئەرێن دەبی ئێمە لە ئێستا و لە داهاتوو هەمومان پێکەوە بژین لەم کوردستانە. کامتان وەڵامی دەداتەوە؟ خەرچی گەنجانی ئێمە ئەگەر ڕاپەڕینیان بکردبایە خۆیان ئێستادانە ناو بەحری ئیجەی بەڵام ڕاپەڕین ناکەن دژی دەسەڵاتێکی کوردی هیوادارم دەسەڵاتی کوردی لەو خەونەی باگا بێتەوە. باشە کاک بارزان ڕەئوف فەرموو. فەرموو ئەگەر ناوەکە دووبارە بێت ببورێت گەرە. بارزان ڕەئوف فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم پیرۆزبایی لە پێشمەرگە قارمانەکان دەکەم بەو یادە گەورە و پیرۆزە ئەوانەی کە لە ڕابردوو ئەو ڕاپەڕینە مەز نایان کرد و بە شنۆخان و ئەو هاوڕێیە دەرێم بە هیچ شێوێک لە زیاتی هیچ گەنجێک قسە نەکەن. گەنج ئێستا خاوەنی بڕیاری خۆتی و
دڵنیاتەکەمەوە هیچ هێزێک بەرگەی شۆڕشی برسی ناگریتن. پرسیارت چییە؟ پرسیارەکەشم بوێ ئەوانە لە دوای ڕاپەڕین چ ئامانجێکی گەورەیان پێکا ئامانجەکەیان چی بوو؟ ئەوەیە لە بواری فکری علمی باش لە بواری اقتصادی کوشتتوکاڵی لە بواری وەرزش ئەوانە چیان کرد؟ باشە کاک ڕێبەر فەرموو کاک ڕێبەر پرسیار لە ئێوە نەکراوە هێشتا دەستپێکی یادار ڕاپەڕینە لە هەموو خەڵکی کوردستانی پیرۆستکەم پرسیارێکە بۆ خۆتین پرسیارماوە بشتن وەکی گوتێ زڵمەکە زۆری لە بەرامبەر خوێنە شەهیداتیە کرد ئەنەکە ڕاپەڕین بێتەکردن دە زڵمەکە زۆر بەرامبەر خوێنە شەهیداتیەکردن ئایا نابینن کو ئەوە زڵمە لە بەرامبەر خوێنە شەهیداتیەکردن کو حەقی وە ناوتیەدان و پرسیارەکە دژی بۆ مامۆستای بێژن ئەم دینەمویە ڕاپەڕینێ بین و حەقی خەلکیەژی بێنە سەر جادێ و هەنگ بەشدارن ژ لە حکومەتێدا هەرێک تەنێ پرۆژە پێشکەشتکەن چه هەوڵە دینادەن بۆ چارەسەرکردنەوە بۆ کاریشە گەشت پرسیارەکەی کاک وەڵا بەڵێ شاڵاو کاک شاڵاو فەرموو کاک شاڵاو بەڵێ کاکشمان بە خێراتنیە میوانە بە ڕێزانە ئەەکەم پرسیارەکەی من بۆ خات و شنوۆیە کە بە ڕێزیان وتیان ڕاپەڕین لە ئێستادا شتێکی نامەحقوڵە من ئەڵێم سەرکردەکانی ئەو سەرکردانەی کە لە شاغ بوون بە زۆر و کەم ئەو هەڵاتیانەی کە لە شارەکانە بوون ڕاپەڕینیان ئەنجامدا دژی حکوومەتێکی گەندەڵ دژی حکوومەتێک کە زوڵم و زۆلداریە کرد و دژی ئازادی ڕادەربڕین بوو من پرسیارەکەی من لێر ئەوەیە ئایا پێدوانی ئێستا هەمان شت هەیە لە حکوومەتە بە هەموو سەرکردەکانەوە بە هەموو حیزبەکانەوە پێدوانی هەمان شتەیە بەڵام بە فۆرمێکی تر پێدوانی خۆی لە خۆیدا ڕاپەڕین هەیە بەڵام ڕاپەڕینێکی بێدەنگ ئەویش بە بەجێهێشتنی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە و خنکانیان لە دەریای ئیجا باشە با وابەستە نەبن بە ناوەکانەوە بۆ پێی کە پرسیار لە کاک ئیسماعیل و کاک کەنعان نەکراوە کێ پرسیاری هەیە بۆ ئەوان فەرموو مایکەکە بگاتە دەستی ناوی جەنابەت کە لای من ڕەنگە نەنووسرا بێت هونەرە کاک هونەر فەرموو کاک هونەر بەخراتی میوانە بەڕێزەکانەکەم یەکەم پرسیار ئارەسەی کاک ئیسماعیل و کاک کەنعانەکەم باشە ئێوە بوو ئێوە کە وەکو نوێنەری ئەزبەکانتان بۆ بە دوای دهۆڵی دراو کەوتون بڕۆنەوە ماڵەوە دانیشن واز لە پەرلەمان بێنن بڕۆن دانیشن بە دوای ئەو کۆمەڵ ئێوە ڕۆژانە وەکو گۆڕان و وەکو کۆمەڵیان هەر حەزبێکتر ڕۆژانە لە ئستحقاقی ئەم وڵاتە ئەخۆن ڕۆژان لە سامان و داهاتی وڵاتە ئەخۆن بڕۆ ئێوە دانیشن نادەم ڕخنەتان لە یەکێتی و پارتی هەیە بڕۆ ماڵە دانیشن واز لە گەندەڵکاریەکانی وان بێن ئێوە بۆ خۆتان دانیشن با هەر بە گەندەڵی بژین ئەمە پرسیار یەکەم ڕوونکردنەوەیکی بچووک لە بۆ شنۆخان زۆر بەداخۆ کە شنۆخان ڕاپەڕین دەشوبهێنێ بە قەومیەت و بنەتەوە کەواتە بەو پێبی کەواتە خەڵکی کۆریای باکوور نابێ هیچ ڕاپەڕێک ئەنجام دەن دژی حکوومەتێکی تۆتالیتاری لە وڵاتەکان کە خۆمان دەزانین کە زوڵمترین حکوومەتی تۆتالیتار لە ڕۆژهەڵاتی باکوور ڕۆژهەڵاتی ئاسیا پرسیارەکەی من ئەوەیە بۆ شنۆخان ببوورە ئەمێ پرسیارێکی لەکەم بەڕاستی لەو دیوە بە بۆچوونی شنۆخان کام دەستکەوتی سیاسی کووردە هاتۆتە دی دوای ڕاپەڕین ئایا بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە ڕێزی ئاڵاکانی نەتەوەی گرتوەکان یان هەڵبژاردەی کوردستان بە شێوەیەکی ڕسمی ئەوەی کە پرسیارەکەت گەشت بەڵێ بەس خوا پرسیارێکتر بۆ کاک پۆڵات دەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان شانازی بۆ دەکەین کە ئێمە پشکی سەرەکییان دەستکەوتی سەرەکی ڕاپەڕینەکان بووینە بەڵام ئایا ئەوان ئێستا شانازی دەکەن کە ئەوان پشکی سەرەکین لە هەموو زوڵم و زۆرداری و گەندەڵکاری و نەعەدالەتی کۆمەڵاتی لە کوردستان پرسیاری تر بۆ کاک کەنعان و کاک ئیسماعیل کێ لەوان دەپرسێت فەرموو کاک ئەحمەد تاها فەرموو کاک بڕاستیان بین کوردستان لەگەلە قەیرانەدایە موچەنیە کار نییە پێشمەرگە لە چەپەنە شەردایە ئایا دەمهێندێناتیە کوچاکسازی بکەن ئایا دەمهێندێناتێک و پارتی و گۆڕان کۆم ببن لەوان دەپرسی کوتایی بێ قەیرانە سیاسی بینین بۆچی کۆم نابن گەشت پرسیارەکەی باشە خۆش وەڵامی ئەو برادرە بدەمەوە تەبیعی عەزەکەم بە زۆر بەڕاستی لە کاکەنعانە دەست پێ دەکەین ئەو وەڵامانەت بۆ کاک ئەحمەدی چییە فەرموو بڵێ دواتر ئەوانش وەڵام دەنەوە بەڵێ باشە من بەسەبارەت بەو برادرە یعنی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێداگریمان لەسەر گەڕانەوە بۆ ناو پەرلەمان بۆ ئەو حکوومەتەی پێشوو کە خۆتان دەزانن لە پێناو ئەوە نییە ئێمە چاومان لەو حکوومەتە پرچێشە و مەشاکی دەبی ئێمە لە پێناو ئەوە خەبات دەکەین کە بەڕاستی یاسا سەروەربی یعنی دڵنیا بن لەوەی گۆڕان بەو چەند وەزیرێ هەیتی
حەوداڵی ئەو حکومەتە پرچێشە و قەرزار و بەڵام خۆ ناشکرێ گۆڕان خاوەن 24 کورسیە و ئیتر کۆمەڵێک وعدی بە خەڵکدا و دێ دەست بە خۆی شۆرکاتەوە بچێتەوە ماڵەوە و چاوپۆشی لەو هەموو نایاسایە بکە کە بەرامبەرکردی نەخێر ئێمە بەردەوام دەبین و واز لەو ئیستحقاقە ناینین و لە ڕێگا ئەو ئیستحقاقە خزمەت بە خەڵکو و ئیسپاد و زوو دەکەین کە ئیتر ئەم شێوازە حکومڕانێ لە کوردستان بەو شێوازە ناشرینە دەبی کۆتایی پێبێ و بەردەوام وەڵامت بۆ پرسیارەکەی کاک ئەحمەد تاها ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە دەڵێ بۆچی جەوێک دروست ناکەن بۆ ئەوەی کە بارودۆخ کوردستان ئێمەنین بارودۆخ کوردستانمان تێکداوە بەسەرعات پێش ئەوەی کە ڕێگری لەسەر ڕۆژ پەرلەمان بکرێ پەرلەمان بە پشتیوانی برادرانی یەکێتی و پارتیش لە پەرلەمان 5 یاسای زۆر گرنگ دەرهات یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن کە هەمویان شادی ئەومان بۆ دەدەن ئەو هەڵبژاردنانە لە کوردستان کرایە ڕەنگە چەند کورسێک بەس بەدەنجی مردوو هاتبی بەس بەدەنجی مردوو یاسایەکمان نینا بۆ ئەوەی ڕێگر بین لەوەی کە هەڵبژاردنێکی تەندروست لە شایستەی خەڵکی کوردستان بی ئەم یاسایە دەرکرا یاسای سونداهات سندوقی نەوت زۆربەی زۆری سەرکردەکان زۆربەی زۆری حزبەکان گلەیان لە شەفافێتی نەفتەیە ئەم یاسایە پشتگیرکرا کۆمەڵێک یاسای تر کە هەموو حزبەکان لەناو پەرلەمان کەوادری پەرلەمان ڕێیان لەسەر ئەوە بوو کە ئەم یاسایانە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە ئەوە ئێمە نین کاکە ئەوە ئێمە نین پەرۆ ئێمە بەیانی دێین دادەنیشین و بەڵام بە زۆرێک کە یاسا لە وڵاتە سەروەربی بەڵێ پرسیاری هاوبەشتان لێکرا کێ وەڵام دەداتەوە کاک پۆڵا خۆتان برادرە بەمەوە دێمەلات کاکسمان حتەن بێکەوە بۆیە دێمەولات هەر لای خۆ تۆماریکی دێمەولات بەڵێ پرسیاری وەزعی ڕاهینی بەڕاستی ئێمەش لەگەڵ ئەوەین و بە زۆر بە ئاشکرا و بە سەراحەتی وتومانە و بە برادرانی پارتیشمان وتووە لە کۆبنەوەکانە کە لە نێوان هەردوو مەکتەبی سیاسیا کراوە پێمان وتون کە ناکرێ وەزعی ڕاهن بەردەوام بێ و ئەو وەزعا خەڵک وەزعی خراپە خەڵک قوتی خەڵک لە خەڵک ئەتوانین بڵێ خەڵک برسیە خەڵک لە هەموو ڕووەکانەوە وەزعی خراپە و خەڵک ناتوانێت لەوە زیاتر چیتر یاری بە قوت و دەرامەتی خەڵک بکرێت لە پێناو ئەهدافی سیاسیا بەڕاستی و ئێمە ژۆک و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە قابلی قبول نییە لامان و لەسەر داکۆشیکردن لە قوتی خەڵکو و بە پشتیوانیکردن لە ناڕازایەتەکانی خەڵکو و هەموو ئەو مافانەی کە مافی سەرەتایی خەڵکە ئێمە لەگەڵ هەمویان و لەگەڵ چارەسەرکردنی قەیرانەکانین بە شێوەیەکە لە چوارچەوەی ڕێخستنەوەی ناوماڵی کوردی بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی دۆستانە لە چوارچەوەی دیالۆگ و حیواردا بەڕاستی یعنی ئەو برادرە ئەڵێ چیتان کردووە لە پرۆژە زیاتر تەقدیمکردن یعنی تۆ لە پرۆژە و لە دیالۆگ و لە کۆبنەوە زیاتر چیەکەی یعنی خۆی ئێمە ناکرێت وەکو جارێکی کە وەکو پێشتر کە بەداخەوە کە ئەڵێن کە پەڕەیەکی ڕەشە لە مێژووی کووردا شەڕی ناوخۆ و ئەو ئەحداسە ناخۆشانی کە هەبووە جارێکی کە بگەڕێنەوە بۆ ئەوانە کە هیوادارین کە بە حیاتیەوە لە مێژووی کووردا ڕوونەدات لە داهاتووە ڕوونەداتەوە هەر دەبێت لەسەر مێزی دیالۆگ دانشین و هەرە بێت کۆبنەوە بکەین و هەرە بێت چارەسەری قەیرانەکانمان بە یەکەوە بکەین و لەسەر مێزی گفتوگۆ لەوە زیاتر حەلمان نییە حەلی ئەوە شتە خراپەکانە کە بەڕاستی نەهامەتی بەسەر میلەتەکەمانە هێناوە ئەو برادریتر پرسیاری ئەوە کرد شانازی دەکەن بەوەی کە بەشێکن لە ناعەدالەتی و زوڵم و زۆر لە خەڵک بێگومان شانازی ناکەین بەوەی ئەگەر بەشێک بین لە ناعەدالەتی و بەشێک بین لە زوڵم و زۆرکردن لە خەڵک هیچ بەشێک نین لە ناعەدالەتی ڕەنگە بەشێوەیەکی ناعەدالەتی هەبێ لێرە و لەوێ وەکو ئەشخاص بەڵام وەکو هەموو وەکو یەک نییە ینی هەموو کەسێک ئێمە ئێستا بۆ نمونە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ناڵین خەڵکی خراپ نییە خەڵکێک نییە کە دەستی لە گەندەڵیان نەبێ خەڵکێک نییە کە بازرگانی نەکات خەڵکێ هەموو خەڵکێک هەیە بەڵام لەگەڵ ئەوەیشە هێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەنگ و بە قورسایەتی خۆی و بە تۆ هەموو توانایەکەوە هاتوۆتە پاڵ ناڕزایەتەکانی خەڵک پشتیوانی لە ناڕزایەتەکانی خەڵکەکە لەگەڵ شەرعیەتایە لەگەڵ کارابوونی موسساتی شەرعیە لەگەڵ کارابوونی هەموو داون دەستگا حکوومەتەکانە لەگەڵ کارابوونی ئەوەیە کە شەفافیەت و ئەوە هەبێت لە هەموو مەسەلەکانە بە تایبەت مەسەلەکانی کە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە پرسیار ماوە پرسیار ماوە نووسیمە هەموو پرسیار وەک ئاماژەم پێدا پرسیاری هاوبەش هەبوو بۆ جەنابەت بۆ شنۆخان ئیسماعیل کاگیدریس و کاکنەر وەبزان پرسیارەکانی نزیک بوو دەربارەی دەستکەوتی نەتەوەی بوو دەستکەوتی سیاسی بوو ببورن
بەڵێ من ئاماژە پێدەم بەڵێ دەستکەوتی سیایی من نابی هەموو شتەکان زەربی سفرکەن من لە سەرەتاوتم هەرچەندە ببوو لە ئوستازدەمی ئەو ڕوونکردنەوەی بدەم من کاتێکە ڕاپەرین کرات تەمەنم 5 ساڵ بوو گونا حەباسی ڕاپەڕین بکەن بەڵام کا بەڕێزان بە منیان گوت و منیش وەکو ئێوە هاتم دانیشتم و چ شتێکم چیک لە ئەنتەرنێت هەرچەندە بەداخۆ شتێکم نەدید بەداخۆ شتێک نەدید لە سەر ڕاپەڕینەکەی ئەکادمی بەهر حاڵ بەڵێ دەستکەوتی سیاسی بەدی هاتووە ئەوتە دەبینین گەورەترین دەوڵەتی کە عوسمانلی لە کاتی خۆی هەتا ماوەیەکیش پێ دوژمنی کورد بوو دەبینین دوێنێ ئۆردوگان ئاڵای کوردستان لە پشتە بەڵێ و دەستکەوتی سیاسی بەڕێزانم بەڵێ سەرۆک بازانی بەناوی هەموو بەشداریکردنەوە بەشدانانی ئاڵای کوردستان بەڵێەوە دەستکەوتی سیاسی و بەڕە ئێمە نابی ئەمن دەڵێم گەندەڵی هەیە کێشە هەیە بەڵێ ئاماژەی بەنەتەوەی گرتوەکاندا دەڵێت وای توتی لەنەوەی گرتوەکان دەڵێت ببوورە ئەمە دەستکەوتی سیاسی نین ئەمە دەستکەوتی نەتەوەیش نین بۆ نمونە کۆمپانیایەکی بازرگانی بۆ دەستکەوتێکی بازرگانی ئەچی لە بەرامبەر بۆ مایکرۆسۆفت ئەچی لەگەڵ ئەپڵە دانیش و ئاڵاکەی هەڵداوەسێ لەبەر کۆمەڵە مەسلحەتی تایبەتێ بێکەوە لێرە حکوومەتی تورکیا بە هەمان ئەداوا کردی ئەگەر حکوومەتی تورکیا بڕوای بە دۆزی کورد و قومیەتی کورد هەبێت ناتوانانی فیشەکێک لە دیاربەکر لە ئامەد سەرنجەکەت گەشت بەڵێ شنەکان بەردەوام بە وڵامدان بەڵێ وانە هەموو دانانیە پەرلەمانی کوردستان وانە هەموو دەستکەوتی سیاسی بوو من کوڵی لێ ناکەبوو و لەسەوەش مسترم بەڵێ گونا حاڕاپەڕین بەرامبەر کورد باشە ئەمن برام لە سلکی ئاساییشە بچم برام بکوشم ئەخە ئێوە دەبی بیر بکەنەوە ڕاپەڕین مانە و مەغزای زۆرە خەر ڕاپەڕین بەرامبەر چێ دەکرێت سبێنیم سلکی ئاساییش پارێزگاری دەکا ڕاپەڕین بەرامبەر چێ دەکرێت بەڕاستی کە ئێمە دوای ئەمێ سەر دۆخێکی هەستادیان لەولای داعشە لەولای نازام چێت دەبی بەڕاستی کە ئەمە کە بڕیا لەسەر شتێک دەبی بیر بکەینەوە فۆکس بکەینە سەری ئەو کاتی بڕیادێ میتۆدانە بڕیار بدەین نەوەک شتێک بکەینەوە ئاخری شتێکی ناپۆزەتیڤی لێ بکەوتەوە بە هەر حاڵ چ پرسیارێک ماوە شنۆخان وەبزانم پێما بە هەندێک لە وەڵامەکان کاکۆڵا بەڕێزیان باسی چاکسازیت کرد ناوی بەڕێزیان لەبیر چوو چاکسازی بوو دەنگت ناگات بورە باسی لە پرۆژە کرد دەڵێت پرسیارەکە تێگەیشت بووم پێشتر بەڵێ کاک ڕێبەر پرسیارەکەی وێ دەڵێت تاکەی لە چوارچێوەی پرۆژەدا هەموو حەزبەکان قسە بکەن وەکو کردار دەڵێ ئەو پرسیارەشی ئەو بوو کە دەڵێت ئەگەر باس لە ڕاپەڕین بکرێت لە ئێستادا ئەمە زوڵمێک نییە لە خوێنی شەهیدان ئەو وا دەڵێت من ئاماژەم پێدا لە سەرەتا بڵێ ئەوە زوڵمە لە شەهیدان و لە دایکی شەهیدانیش دەکرێت و جگە لەوەش هەموو دەوروبەری خۆمان وا چاوەڕێ بەڕاستی هەمویان چاوەڕێن شتێکی کاکرە بەردەنگت ناگا ببوورە ینی من پرسیارەکەم ڕوون کردەوە دەڵێت لە ئێستادا کە باس لە ڕاپەڕین دەکرێت ئەمە زوڵمێک نییە بەرامبەر بە خوێنی شەهیدان زوڵمە بێگومان ئاماژەم پێدا هەروەک لە سەرەتا ئاماژەم پێدا بەڵێ کاک ئیسماعیل فەرموو کاک ئیسماعیل وەڵامی تۆ بۆ پرسیارەکان کاک شاڵەو بەڵێ باسی گوتێ بڕۆنەوە ماڵە ئێوە واز بێن لە پەرلەمان ئەوانە ئێمە بەڕاستی نوێنەری خەڵکین و بێدەنگیش نەبووین لە ئاستی ئەو زوڵ مستەمەی کە دەکرێت ئەوە لە ڕووی دنیای و ئیش و کارە سیاسیەکانەوە ئەمە لە ڕووی قیامەتی خۆمان بە تاوانبار دەزانین کاتێک کە زوڵمێک دەکرێت ئێمە نەینە دەنگ بەڕاستی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبقلبه آخره فبلسانه فبقلبه آخر قلبك وذلك أضعف الإيمان ما بستم يعني إما ناكرب سينو مالوا نوري أو خلقين أجر نك 5 كرسي و 6 كرسي و 4 كرسي يك كرسيشمان هبه بس لبرلمان دنگی خومان دەگەینین و ئەو پرۆژانش کە پێشکەش کراوە لە پەرلەمان حتا مەسلەی پرۆسی زەواز گوتمان بە وەکو پرۆژەیەکە لایەن کۆمەڵی ئیسلامی پێشکەش کرا با نەک 5 میلیۆن بێ با 10 میلیۆن بێ زۆر داکۆکیشی لێکرا نەکرا ئاخری 5 میلیۆنەکەش هەر نەما مەبەستمانی ئەو پرۆژانە کە پێشکەش کراوە پێویستە دیراسەیەکی وەربگرێت داخوا چێ پێشکەشکردنەوە چێ جێبەجێی نەکردوونە دواتر بەڵێ کاکەنعام ینی لە وڵامەکانی ئێوەدا ینی لە ئێستادا وەک سەرەتای قەیرانی دارایی وترا هەموو لایەنێک بەش بە حاڵی خۆی بە پێی پشکی خۆی بەرپرسیاتی دەکەوێتە ئەستۆ بەڵام ئێستا ینی وای لێ هاتووە کە هەندێک لایەن بەرپرسیاری یەکەم وەکو بەرپرسیاری یەکەم سێر دەکرێن هەندێکی تر لە دەرەوەی چوارچێوەی بەرپرسیارەتین هۆکاری ئەمە چییە؟ خۆی پێشەوەی بێمە سەر و پرسیارەت من ئەم خوشکە شتێکی ینی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ئێستا وا سەیری خۆی دەکات کە لە دەرەوەی بەرپرسیاتەکەی بۆ پێی باس لە 25 ساڵی ڕابردوو دەکات نەک ئەم 2 ساڵی من وەڵامیەوە دەدەمەوە بەڵام من پێم خۆش و وەڵامێکی خوشکە بدەمەوە ئێمە ئاسایش بە براو کە سوکاری خۆمان بەبراو کە سوکاری خۆمانە دەزانین و پێشمان خۆشە گەنجێکی دهۆک ئاسایشی سلەیمانی بەهی خۆی بزانی و گەنجێکی سلەیمانی ئاسایشی دهۆک بەهی خۆی بزانی و من داوا لەو خوشکە دەکەم بەیانی هەر یەکێک لەو
لەو برادرانە دەسەوەر دەکەم ئێستا فۆرمی دامەزراندنیان بدەنێ هەمیان پڕ دەکەنەوە بەڵام دەپرسم کەسێکی بتوانین بەبێ تەسکی حزبی لە ئاسایشدا بمەزرێ یعنی ئەمە کەس و کاری حزبەکانن بەڵێ کەس وەڵامی پرسیارەکەی خۆم وەرنەگرتووە لە شنۆخان دەپرسم یعنی کەس و کاری حزبەکانن دەتوان بچن بۆ ئاسایش بۆیە دەکرێت یعنی بەڕاستی لە یادی ڕاپەڕین ئاسایش بە نیشتیمانی بکەین پێشمەرگە بە نیشتیمانی بکەین ئۆلمپی بە نیشتیمانی بکەین هەموو ئەو دام و دەستگانێک کە تا ئێستا بە حزبی کراون بە نیشتیمانی بکەن ئەو کات دەتاین ئێمە داوای دەوڵەتی کوردی بکەین هەموو خەڵکیش لە پشمان دەبێت بەرز بە سەبارەت بە پرسیاری تو ئێمە بزوتنەوەی گۆڕان لە کاتی دامەزراندنمان و دوای چەندین ساڵ بوونمان بە معارزە دوای ئەوەی بڕیاری بەشداریکردنمان لە حکوومەتدا بۆی بچین شەڕی چاکسازی لەناو حکوومەت بکەین شەڕی بە یاساکردنی یاسا جوانەکان لە پەرلەمان بکەین بەڵام ئیتر خۆ مەزالی پیرۆزباییشیان نەداین یعنی ئیترەوە بارودۆخەکە دەبینن خۆ ئەوە ئێمە نەبووینە من بەسیترین میساڵ لۆ بینم با لەسەر پۆستە سیاسەکان بەڵام ئێمە بەڕێوەبەرایەتێکی وەرزشمان هەبوو بەڕێوەبەرایەتێکی وەرزشمان هەبوو کەسایەتێکی وەرزش بوو یعنی من ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لەگە برادرانی وەرز دەبوو ئەمە وازە سیاست بەڵام ئەم بەرەو وەرزشە کە هاتووە وەرزش بەڕێوە دەبا ئەمە بۆ بچێتەوە ماڵەوە سەبارەت بە بەشداریکردنیان لە بارودۆخە داراییەکە ئێمە بەڕاستی بە وەکو بزوتنەوەی گۆڕان بەرپرزنی ئێمە ئەگەر لە حکوومەت بما باینە بەشدار باینە لە ئیدارەدانی ئەو حکوومەتە ئەو کاتی دەماتوانی بەرپرز بین لە بارودۆخی دارایی لە چاکردنی دارایی بەڵام ئێستا ئەمە بەرپرزنین ئەوەی لەو حکوومەت و لەو بارودۆخە ڕوودا ئەمە دەسەڵات ئەوەی دەسەڵات بەڕێوە دەبا بەرپرسە ئەوە ئێمە نین ئێمە کاکە ئێمە دوور خراینەوە ئێمە وەزیر بەڵام ئێوەشە دەسەڵات بوون لەم 2 ساڵی پێشوو ئەوەی بەروەزیری دارایی کێتیا هەر ڕەخنەیەک لەسەر وەزیری دارایی هەیە ئێمە بەرپرسیارەتی دەگەن بەرپرسیارە سلبیەکان بەڵام ئیجابیەکانی شانازبیەوە دەکەین گرفتێک هەیە لە گەیشتنی دەنگی من وچانێک و چارەسەری دەکەین و دێنەوەلات بازاری داونتاون هەولێر بەم زوانە گەورەترین بازاری هاوچەرخ لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە بە شێوەیەکی سەردەمیانە بنیاد نراوە بەشەکانیان بازارە پێکاتووە لە زێڕەنگری کوتاڵفرۆشی جلوبەرگ و مارکە جیهانیەکانی تایبەت بە ئافرەتان پێداویستە ئەلیکترۆنیەکانی ئافرەتان بە مەبەستی بەکرێگرتنی دوکانەکان سەردانی بەشی بەکرێدانی پرۆژەکەمان بکەن هەولێر نزیک قەڵات بەرامبەر وەزارەتی شارەوانی بازاری داونتاون هەولێر ئەگەر تازە ماڵت دروست کردووە و ئەتەوێت ناوماڵ بکڕیت یان ئەتەوێت دیزایانی هەموو ماڵەکەت بگۆڕیت یاخود دەتەوێت دیزایانی ئۆفیسەکەت بکەی بە دیزایانێکی نوێ ئەوە تاکە شوێن تەنها دیوانلاندا هەموو ئەم شتانەی بۆ دابین کردووی بە تازەترین دیزاین و بە بەرزترین کوالیتی دیوانلاند شارێکی گەورە لە موبیلیات و پێداویستی ناوماڵ دڵنیایی و جوانی و تۆکمەیی لە دیوانلاند بەدەست بێنە دیوانلاند لە هەموو کوردستان دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان جارێک ساڵتانە بە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە شنۆخان دێمە لای تۆ ئەو بەرپرسیارەتی کە باز دەکرێت هەموو ساڵێک لە یادی ڕاپەڕیندا یعنی ئەو پشکەی کە بەر ئێوە دەکەوێت چی دەڵێن لەبارەی ئەوەی کە ئێوە بەرپرسی یەکە من وەک کاکەنعان دەڵێت بەڵێ ببورە سەرەتا کۆمنتێکمە بوو لەسەر قسەکانی کاکەنعان دەڵێت دامەزراندن بەبێ تەسکیە و شتیوان ناکرێت باشە بەیانی من و کاکەنعان بێکەوە سەدانی وەزارەتێک دەکەین فۆرمێک دابەش دەکەین وەرەقەیەک دابەش دەکەین بەسەر هەر هەمویان بابزانین هەر هەمویان پارتینە ئۆکەی ئەو کاتی ئیشاڵە لێک باشە بەرپرسیارەتی گشتی ئێوە لە 91ەوە تا ئێستا بەرپرسیارەتی ئێوە لە 91ەوە تا ئێستا ببورە کاکشوان بەرپرسیارەتی ئێوە لە 91ەوە تا ئێستا لە ڕاپەڕینەوە تا ئێستا بەڵێ بێگومان کە من نەمگوت پارتی دیموکراتی کوردستان جومگەی سەرەکی بوو لە ڕاپەڕین لە بۆی بەڕاستی بەشی کەس نەخۆم لە بەروێم نەبوو بەڵام ئەوە ڕاستیەکی ڕوون و ئاشکرایە بەڵام بێگومان پارتی بەرپرسیارەتێکی گرنگی دەکەوتە ئەستۆی وەکو کەسانێکی شۆڕژێر و بەرپرسن لە خۆڵقاندنی ئەم دۆخەی ئێستا کاکەنعان دەڵێت
هەمویان بەرپرسن بە گۆڕانەوە بە کۆمەڵەوە بێگرت و بەس بەداخۆ کە بەرپرسنین وا دەڵێت نەخێر بەداخۆ کە بابەتەکان کە باز بابەتەکان دێک هەمووی فۆکس دەکرێتە سەر پارتی دیموکراتی کوردستان یەکێتی کاک ئەگەر تێدابین ئەگەر لە ناو ئیدارەدانی حکومەتە بەرپرسیارەتی ئەومان دەکرێت کە هەر ڕۆژ لە ڕۆژان ڕخنەیەکچان لە یەکێتی کاک وڵاز کاتمان باشە کە باسی ئیمتیازەکان کرا دیتر ئەندام پەرلەمانێکی گۆڕا ئیمتیازێک ڕەفزکاتەوە باشە بۆ ئەو کاتی خۆتان لەدەستەوان سزای پەرلەمانمانداوە ئەوەی داوای ئیمتیازی کرد نەخێ کاکەنعان کێشە ئێوە ئەوەیە شتەکان هەڵدەکەن و دواتر خۆتان لێ دەکێشنەوەی تر لە ڕێی ڕاگەیانەوە خەڵکەکە ئەوە قسەی خۆتان کرد ئەگەر هاوکاریم کەن بۆ کاتەکە کاکۆڵاو کاکسمان بۆ من مقابلە تەبانێکی لە بەرپرسیارەتی ڕناکە و بەرپرسیارەتی خۆشی هەڵەگرێت لە هەموو خۆناغەکانە ئێستا بۆ ئەوترێک کە پارتی دیموکراتی کوردستان پشکی شێری بەرەکەوێت لە قەیرانانی کە هەیە بۆ حکومەی کە پارتی دیموکراتی کوردستان هەموو دەسەڵاتە باڵەکانی لایە وەکو سەرۆکی هەرێمی لایە سەرۆکی حکومەتی لایە مەلەفی نەوتی لایە ئەمانە کۆمەڵە شتن بەڕاستی چەندی جا بەڕێز قوبات تاالبانی تاکیدی کردو کە ئێمە ئاگاداری هەموو مەلەفەکانی نەوتی بزان بە خۆشتان بیستان بەڕێزانم بامەشڕی خۆمان بڵێنەوە مساعدێکمان بکەن با لێرەش مەزڵوم نەبین بەس ببورە کاک ئیسماعیل کاکەنا من مەبەستم تۆ نەبوو مەبەستم ڕاگەیاندنی زوتنەوەکەتان بوو ببورە ڕسمەکەی خۆمان حەق خۆی پێکە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر مساعدەمان بکەن و کۆمەڵی ئیسلامی بەرپرسی لە چاکسازی بەڵام لەو گەندەڵی کە ڕووی داوە نەخێر بەرپرسنین بەڵێ ئەو گەندەڵی کە ڕووی داوە نەخێر بەڵێ کاک یاسین زۆر بە کورتی کاک یاسین لەبەر کاتەکە بە کورتی دوو پرسیارم هەنە زۆر بە کورتی دووەم ناوم نووسی بوو نەخوێندەوە بە هەر حاڵ یەک من لەبەر ئەوەی پرسیار لەو دوو بەڕێزە نەکرا بۆیە ناچار بووم بڵێم بەڵێ هەتا چارم ناوچوی بەڵام ناویم لە دووەم بوو نەتخوێندەوە دەناوە هەبێت لای من نەخوێندرا لەم بەڕێزا پرسم ئەوان قبوڵەکەن ئێوە لە شوێنی میلەت بن کاتێک ئێستا میلەت برسیە ئێستا میلەت موچەینە کاملەنگۆ لەم دوانە قبول ئەکەن بستنە شوێنی میلەت لە هەمان کاتدا ئێوە بەشان و باڵی حیزبەکەی خۆتان هەڵەوەی ئوستاز دەڵێ ڕێگا لە خۆپیشاندان نەگیراوە ئەی چێ بوو لە عەفدەی شوبات ڕێی لە خۆپیشاندان گرت ئەمە پرسیارێکە پرسیارەکانیش زیاتر سەرنجیش بوون ینی قسێکی تێدا دوو پرسیار فەرموو کاگەرێم ئوستاز بەس ئەو دوو دێرەی هەیە ئامادەبووی ئەڵێ ڕاپەڕین کرا زۆر بە کەساسی نەیاران و یاران و نەیاران کوردیان ناسی گەل بە ئومێد بوو ئامانس پێشکەوێ نەوت و سەروەت و سامان کوان ئەری گەلی کوردستان نەحەسانەوە هەموو ژیانمان هەر چەوسانەوە تاکەی میلەت بژین بەژانە لەناو ناسۆرە و ئێش و گریانە دەست خۆ فەرموو کاک هەرێم زۆر بە کورتی فەرموو کاک هەرێم بەڵێ هەرێم مستەفا زانکۆی سەلاحەدین بەڵێ ئەم دۆخە سیاسی و ئابوورێ سەقەتەی کە ئێستا هاتۆتەکایەوە بەرهەمی 25 ساڵی حکومڕانی هەردوو پارتی دەسەڵاتدارە من پرسیار دەکەم بە خوێنی میلەت بەنانی میلەت ڕاپەڕین کرا بۆ هەر چوار میوان بەرهەمەکەی چێ خواردی بۆ پرسیارەکەم پرسیاری دووەم یەک پرسیار کاگرێم ببوورە بە تەوابوونی کاتەکە فەرموو بەڕێز فەرموو ناوی جەنابەت کاکەریم فەرموو من پرسیارێکم بۆ شنۆخان لە ساڵی نوێتوێکەوە تا ئێستا لەگەدای قسەی لەکەین خەلکی فەقیر و هەژار و کەم دەرەمەت خۆپیشاندانی کرد و ئێدی هەتا ئێوە کەشتە بەو دەسەڵاتەی هەل لە نەوەتوێکەوە لە عاجۆمانە کە ئاودی و ئەو دیوەی بوون دەستان بە تاالانکردنی سەرەت و سامانی خەلک برد لەو کات دەبی ئێمە بمان دەبی بمان گوت بە ئیستا بکەن ئێوە قێمای وڵاتەتان نییە بگەڕنەوە بەرەو شوێنی خۆتان خەلکتان ناگەن دەو ڕادەی ئێستا بە بەڵگە بۆ دینەوە خەلکتان پێ نادەکات شوانکەم قسەکەی خۆمەوە بکەم مەزانم پێدا کاتی دەنگدانە بورە پرسیارەکە چیە بۆ شنۆخان شنۆخان هەرێ ڕاپەڕی نایبکرێت ڕاپەڕین دەوی بکرێت ئەکرێ و دەوی بشکرێت سات ئەو دەسەڵاتای دی باس کاکەریم شنۆخان زۆر بە کورتی کۆنتڕۆڵەکانتان ئامادە کاگیسف دەڵێ شوێنی ملت کاگیسف تۆ توزانی من لە شوێنی ملت نیمە دەڵێ کۆڵنەوەک بکە دەزانیم لە شوێنی ملتمیان ئەمە ئەگە لە شوێنی ملت دەبین کەواتە هیچ نیە ئەمە بە میلەتەکەی خۆمانەوە توانین بەڕێزیان بەڵێ قسەکەت ڕاستە من سەرەتا ئاماژەم پێدا پێم گوت بەڵێ گەندەڵی هەیە دەبی چارەسەر بکرێت بەڵام بەڕاپەڕی لە بۆی بەس من و تۆ بەس هەژارەکە دەکوشێ بەڕێزم دەنگتان ناگات ببوورە کاک وڵا پرسیارتان لێکرا بۆیە
بەڵێ وەڵام من لەسەر قسەی و برادرە کە دەڵێ ئێوە لە جێ میلەت بن ئێمەش بەشێکی لە میلەت کاک ئێمەش لە مەریخەوە نەهاتوین لە میلەتین وە لەناو هەموو قەیرانەکان وە لەناو کێشەکان هاین لە ناو میلەتین بەڵێ دەنگتان دی کێ خواردی لە ئێوە ئەو پرسیارە کرا ئاگامان لە هەموو قەیرانەکانی بەشێکیشین لە ناڕزایەتەکان و بەشێکیشین لەو نائەدالەتانی کە بەرامبەر بە ئێمە ئەو پرسیارێکە کێ کردی و کێ خوارد ئەوەی بەسەر حەفتەی شوبات شتێکی هەبوو ئەوەشی بەڵێت ئێوە ڕێگریتان کرد لە خۆپشان ئێمە ڕێگریمان نەکرد لە حەفتەی شوبات 2 مانگ بەردەوام بوو لە بەردەرکی سەرا خەڵک هەموو ناڕزایەتەکانی خۆی ورد هەموو کاگیاسین دەنگن ناگات خەڵک قسەی خۆی کرد ناڕزای خۆی دەربڕی 2 مانگی وەڵامەکەت گەیشت کێ کردی کێ خواردی زۆر بە کورد خەڵک کردی و دەسەڵات خواردی خەڵک کردی و گەندەڵکاران خواردی کاتی دەنگدانە بەڕێزان کۆنتڕۆلەکانتان ئامادە بکەن پرسیاری تەوەرەکە ئایا ئەوانەی ڕاپەڕینیان کرد لە ئێستادا دەترسن گەل ڕاپەڕینیان بەسەردا بکاتەوە 1 بۆ بەڵێ 2 بۆ نەخێر 3 بۆ بڕیارم نەداوە 30 چرکەتان هەیە فەرمون کەرەم کەن کەمتر لە 10 چرکەتان ماوە بەڵێ کات تەواو بوو کاتی دەنگدانەکە ئەمە دەنگدانی کۆتاییە با بەراوردیکەین بە دەنگدانی یەکەم هاوڕیانم بە هەردووکیان بخێنە ڕوو پێکەوە ئەمە دەنگدانی یەکەمە ئەگەر ئەمە دەنگدانی یەکەمە ئایا ئەوانەی ڕاپەڕینیان کرد لە ئێستادا دەترسن گەل ڕاپەڕینیان بەسەردا بکاتەوە لە 176 بەڵێ لە 114 نەخێر لە 110 بڕیارم نەداوە دەنگدانی کۆتایی زانین گفتوگۆکە چ کاریگەریکی هەبووە دەنگدانی کۆتایی لە 177 بەڵێ زیادی کردووە لە 123 نەخێر زیادی کردووە لە 100 بڕیارم نەداوە زۆر سپاس بۆ شنۆ محەممەد ئەندامی مەکتەبی ئەنجومەنی سەکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر سپاس بۆ پۆڵا سیروان تاڵەبانی یاریدەدەری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاروباری شەهیدان سپاس بۆ کەنعان ئیسماعیل ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ ئیسماعیل ڕسوول ئەندامی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەرپرسی مەڵبەندی کۆمەڵ لە هەولێر زۆر سواسی ئێوەش دەکەین کە بەشدار بوون لە دەنگدانەکە تا هەفتەی داهاتوو هەر لە خۆشیدا بن بەڕێزان جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان